سەرەتای دیدارەکەمان ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان دەست بۆ دەکەین. کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت لە پاڵ بەخشینی زانست و کاری پەروەردەییدا هەمیشە هەوڵی داوە گرنگی بە هەموو بوارە جیاجیەکانی کۆمەڵگا بدات. کاتەکانی خۆتان بردۆ هاتوونەتە ئێرە دڵسۆزی و بە تەنگەوە هاتنی بواری پەروەردە و خەمخواریتان بە تایبەت بۆ قوتابخانە و پەیمانگا پیشەیەکان دڵسۆزیە ئێمە قەت لەبیری ناکەین. بەناوی بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی دەستخۆشی سەرپشتیاری و بەڕێوەبەری سەرپشتیاری و کۆمەڵگەی مارگرێت دەکەین بۆ ئەنجامدانی ئەم دیبەیتە. ئێستا ساڵانە نزیکەی 10 ملیۆن خوێندکاری پیشەیی دەرەچێت واتە تەقەڕوو بەڕێزان ئاشنایی پەیدا دەکەن بەرامبەر بە پشتیبەرەکەن. ئێمە نیسبەتەکانمان دیار کرد ئەمە بەشی پەروەردەی و ئەو بەشی خێزانەکان دەربڵی باسی کرد بۆ هەڵێ ناڵی لادێ و ناڵی شار بڕاکە تەلەڤەی خلیج سەناعە و ناڵی لادێکە وایە ئەو ئیشێکی لێ و هەموو ناڕەحەتی هەموو شتێک دەدات. ئەکادیمی یعنی زانست، پیشە بۆ خۆی زانستە، هەموو پیشەیەک زانستە. ئەگەر میکانیکی بێ، ئەگەر فیزیایی بێ، ئەگەر کیمیا بێ، ئەگەر فەلسەفەکار بێ. يعني مديريتي تعليمي مهني بكريتوا بهمان هو أولا قدر أجل صناعة لغدوات أنا شون واقعي بنامج جبوت پەروەردەیی پیشەیی نییە. بەم سیستمەش کە بڕوا بەم شێوەیەش کە بڕوات لە ئایندەشە وەزارەتی پەروەردە بەتەن ئێوە خاوەنی پەروەردەن ئێمە هەنێ پیشەکە زۆر گرنگن هەڵم بژاردن ئەگەر ئامادەیە پیشەیەکان دەستکاری کران گرنگی خوێندنی پیشەیی لە ئێستا و داهاتوو بگەین پێویستە هاوڕێک نمێژووی تۆ لە وەڵام داوتی چی بەڕێزان گوتی ئەم خەبەرێکی ئێستا من دەیبیستم هەفتای تابی کە لە پۆلی 8 یانۆ کە لەوێ شەد نییە نۆ دەرچی لە قۆناغی بن. ئەمڕۆ پاناڵێکی خوێندنی پیشەیی لە بینای کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت سازکرا. وێڕای ئەو پانەڵە من سەرەتا سوپاس و دەستخۆشکەری لە دکتۆر تەها و ستاپی ئەو کۆمەڵگایەکەم کە ئەو بەڕێزانی کە لێرە هاتبوون پێمان باش بوو کە پێشنیار و ڕاو بۆ چوونیان چی بێت لەسەر خوێندنی پیشەیی خۆتان نەزان خوێندنی پیشەیی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گرنگی پێ نەدراوە و گرنگیکی ئەو تۆ نییە کە بتوانێت لە ئاستی وەڵامدانەوەی بازاڕا بێت.